تەوەری یەکەمی بەرنامەی بانی باشکوردستان باز لەو جنێوجان و هەروەها ناوزڕاندنانەکەین لە تۆڕی کۆمەڵاتیدا بوونی هەیە ئێستاش راپۆرتەکەتان بەجێ کرد بێگوبار من گفتوگۆ زیاتریان بابەتە لەگەڵ میوانەکەم دەکەم ئەویش خاتو سرود ئەحمەد پارێزەر و بەرپرسی لێقی کەرکووکی کۆمەڵی عێراقی کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت سڵاو لەبێت خاتو سرود سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆی لە تەوەری یەکەمی بەرنامەی بانی باشکوردستاندا بەشداری ئەمەوێت دەستپێکی پرسیارەکان بەم جۆرە بێت لە ئێستادا زۆربوونی حاڵەتەکانی جنێودان و ناوزڕاندن و هەروەها تەشکیلکردندا بۆچی دەگەڕێتەوە بۆ کاری چیە لە ئێستادا بەبراورد بە ساڵانی ڕابردوو ئەم حاڵەتە زۆر بووە؟ بەڵێ بەیانیتان باش هیوادارم ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایە بەڕاستی ئەو بابەتە زۆر گرینگە سوپاسدانەکەم کە تیشکەکەنە سەری بەداخەوە ئێستا ئێمە سەرەکەین ڕۆژ بە ڕۆژ ئەم حاڵەتانە زیادەکە ئەمە کە باسەکرێت لە یەکێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەم شتە بووە بەس ئێستا ئێمە گەبێتە لای ئێمە بەدەیەها حاڵەتی وامان هەیە کە تەشهیر بە خێزانێک دێ بە ینی بە کچی خێزانێک کە کرێت و ئەمانە زیاتر ئێستا لە دوای کاتی ینی سەر هەڵداندنی کڕۆنە و کەرەنتین و ئەمانە ئەم کێشانە بەڕاستی زۆر زیادی کردووە ئێستا زیاتریش کە خوێندن بۆتە ئۆنلاین وای کردووە ئەم کچە هەرزەکارانە هەموو کەوتونەتە ڕاوی ینی ئەو بڵێن ئەم کوڕە گەنجانە کەوتونەتە ڕاوی ئەم کچە گەنجانە ئەمەش بۆتە کارێکی وەکو بزنزێ چۆن بتوانن پارەیەکی زۆر لە کاتێکی کەم هەر لە شەو خۆیان دانیشتونە بەبێ هیچ هیلاکیە یعنی ئێستا من ئەو حاڵەتانەی کە هەشمانە زۆرینیان وەکو پیشانیەدەن خۆیان لە دەرەوەی وڵاتن یعنی لێرە زۆر گرنگە ئەگەر وەکو حکوومەتی عێراقییان وەکو هەرێمی کوردستان ئەبێ بچنە ناو پرۆتۆکۆڵێکی نێودەوڵەتی چۆن بتوانن ئەم کەسانەی کە لە دەرەوەی وڵاتن هەتا بتوانن بیانگرن چونکە ینی لێرە کە تەشهیر بە ناوێکە کرێ یان سومعەتی خێزانێک لێرە زۆریشی کەسێریەکەی ئایا لە خزم و کەسی خۆیانە یان مەسەلەن کاتی خۆی ئەمە خێزانی بۆ جیابەتەوە لێی ئمجا ئێستا تەشیری پێواکە یعنی بەداخەوە ینی ئێستا ئەمە وای لێ هاتووە بۆتە مەزدەڕێکی داهاتێکی زۆر زوو ئاسان و نەتیجەی زۆریشی لێ بێتەوە خراپ یعنی ئەگاتە حاڵەتی ئینتیحار خێزان هەڵەوەشێتەوە سێرەکەی خێزانەکە ینی بەڕاستی ئێستامە چەندەهاوەمان هەیە هەمووی ڕوەکەنە لای ئێمە بتوانین چۆن یارمەتیان بدەین من ئێستاگە باسی بکەم لەسەر ئاستی حکوومەتی عێراقی لێرە پۆلیسی ئەمنی وەتەنی هەیە لێرە ئەوان ینی لەژێر کارەکان و ئیشەکانیان ئەوان هەڵەستن بە دواچوونی ئەم حاڵەتانە کە هۆتلاینێکیان هەیە لەسەر ئەو هێڵە گەرمەیە کە ئەتوانن ئەم کچانە شکایەت بکەن ئەمەیان یەکێ لەلایەکی تر بەڕاستی یاسای عێراقی ئێستا زۆر بە توندوتیژی تعامل لەگەڵ ئەم حاڵەتانە کە ئێستا ینی حکم هەیە گەیشتۆتە ئەو ڕادەیە کە مەسەلەن 10 ساڵ حکم دراوە لەسەر ئەوەی کە تەشیری بە خێزانی کردووە کە ینی بە ڕۆژانە توانیوێتی پارەیان لێ بسەنێ یان خێزانەوەکە بزانن ئەم خێزانە چەند زەرمەند بووە لەسەر ئاستی ئەوەیە حکومەکە یعنی ئایا گەگەشت بێتە مەسەلەن حاڵەتی ئینتیحار یان کوشتن زۆر جاکسەکە گاتە ڕادەی کوشتن هەروەها سێرەکەی خێزان لی هەڵەوەشێتەوە و ئەمانە اینجا حکوومەت لەسەر ئاستی زەرمەندی مەسەلەن ئەم تەشیرە بەم ناوی ئەم خێزانە یان ناوی ئەم کچە اینجا لەسەر ئەوە حکومەکە ئەدرێ بەڵێ هاتو سرود ئەمە لە دوای یا بینە سەر لە ڕووی یاساییەوە چۆن سزا دەدرێن سزاکان چین ئایا بەپێی ناوزڕاندن جیازی هەیە لەگەڵ جنێودان یاخۆ تەشیرکردن ئەمانە سزاکانیان بێگومان پۆلێنی دەکەین بەڵام لە ئێستادا تۆ لە قسەکانی سەرتادا ئاماژەت بۆ کرد کە بۆ دەستکەوتنی پارەیە منەمەوێت بزانم ئایا ئەوانەی کە ناوزڕاندن دەکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود جنێودان و تەشیر دەکەن و پەنای پێدەبەن تەنها بۆ دەستکەوتنی مادیە یاخود ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئاسان بەکارهێنانی پێکە جیازەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بێ ئەوە هیچ سانسۆرە یاخود سنوورێکی بۆ دابدرێ بەڵێ
بەڕاستی ئەم پرسیارە زۆر گرنگە بەس من ئەمەوێ یعنی ئەو کەسانی کە گویان لێمانە ئێستا تەکنۆلۆژیا ئەوەنە پێشکەوتووە ئەزانن لە چۆ IP ئەدرێسەکەی لە چۆیە لە چۆ دەرەچێت و ئەمانە ئەتوانن بگەنە ئەو شۆنە چونکە من ئاگام لێ ئێمە نزیکین لێیان و چۆن جەماعەتی ئەمنی وەطنی چۆن ئەتوانن ئیش بکەن هەروەها ئاساییشیش یعنی ئێمە کاتی خۆی ئاسایشی زۆر یارمەتیمانێدا کە بگەینە ئەم حاڵەتانە و شۆنەکەشی دەستنیشانەکەن ئەمجا لێرەیە ئەمەیان لەلایەکی تر کە ئێستا کە مەسەلەن کە تەشهیری پێ ئەکرێت تەشهیر یعنی وەکو ئەوەیە کە بڵێ یان جۆندان بێ وەکو ئەوەیە ڕوبەڕوو قسەت لەگەڵی کردبێت چکە ئێستا یاسا زۆر توندە لەم حاڵەتانە کە تعاملی پێواکە چونکە ئێوێ بنبڕی بکە و سێری شەکەن ڕۆژ بە ڕۆژ خاستن ئێستا خەڵک بڵێن هەڵە تێگەیشتووە لە وازانن پرۆسەی دیموکراسی ئەوەیە تۆ ناویەکێ بە خراپ بێنی یان جۆنی پێ بدەیت بەڕاستی ئەمە ینی ئێستا وای لێ هاتووە ینی هەتا فەیسبووکیش کە بتوانانی تۆ ڕیپۆرتی بکەیت بە زووترین کات ئەمە ینی قەپاتەکرێت بلۆکەکرێ لێرەیە کە باسی یاسا بکەین لێرە تۆ ئەبێ کێشەی ئەوەیە کە زیاتر ئەو کچە گەنجانە کە تووشە بن ناتوانن لە ماڵەوە قسە بکەن یعنی درک بەم شتە بکەن ئایا خێزانەکە چەند لیان تێئگا یارمەتی دەریانە بێت و ئەمانە سەرەکەی زۆر جا ئەگاتە حاڵەتی خۆکوشتنیش بۆیە هەر وسکتە بن هەتا ئەگاتە ئەو ڕادەی ئەتەقێتەوە بۆیە هیوادارم مەسەلەن لێرە ڕێکخراوەکان هەیە جەماعەتی ئەمنی وەطنی هەیە هۆتڵاینیان هەیە ئەتوانن ئیتساڵمان پێوە بکەن بە هەرچ جۆرە بێ هەتا بتوانین هاوکاریان بین ئێمەش بەبێ بەرامبەر و هەموو سڕیەتی ئەو کەیسەش ئەپارێزی لێرە گەبەینە سەر یاسای عێراقی بڕاستی ئێستا یاسا چارەسەری ئەم کێشەی کردووە و ڕۆژ بە ڕۆژی سەرەکەین کە حکومەکان قوروسترە بێت و تونتریشە بێ اینجا قوربەسەری ئەو کەسانەی کە ئەکەونە ژێر دگانی یاسا و کە ئەکەونە ژێردەسی جەماعەتی ئەمنی وەطنی چونکە بەڕاستی یعنی حاڵەتەکان زۆری ئێستا حاڵاتی ئیمتیحان سەرەکەین زیاتر لەبەر هەڕەشەی ئەلکترۆنیە کە یەکەمین جا بە قسەی خۆش و بە ناوی نهێنی بە ڕسمی نهێنی یعنی بەداخەوە ینی زۆر جا حاڵەتمان هەبووە سەرەکەم ناوی ئەفسەرێکی بەدوا هێناوە ئەمانە و بە هەر بە تاج و نەجمەکەی خۆیەتی بەزکە بەدوایی بەدواتچودمان کردوتەوە سێرەکەین نە ئەو ناوە هەیە نە ئەو ڕسمە هەیە سەرەکەی لە ئینتەرنێت ڕسمێکی داگرتووە و ئیدعای ئەم ناو ئەم شتاکە بەس وای لێ کردووە مەسەلەن ئەم کچە بە قسەی خۆش وای لێ کردووە هەتا بتوانێ مەسەلەن چۆن ئاڵتونی ماڵەوە ببا هەروەها پارە ببا لە چۆ بۆی دابنێ ڕۆژ بە ڕۆژ تەهدید وای لێ هاتووە چۆن بتوانێ مەسەلەن کە یەکەمین جا ئەلەساس بینی لەگەڵ خۆش بۆ و ڕسمی بۆ ناردووە و بەبێ جل و ئەمانە ئەمجا دوایی تەشیریەکە بەم تەهدیدیەکە بەم جلانە و بەم شتانە وای لێکا هەتا پارەی بۆ ئەبات و سڕیاتی ماڵەوەی داتێ و هەتا تەهدیدی ڕەفیقەکانی بکات یعنی بەداخەوە ئێستا وای لێ هاتووە یعنی شتەکە زۆر گەورە بۆتەوە بۆ تۆڕێکی گەورە کە بۆ ڕاوکردنی ئەم کچە گەنجانە و هەتا ئیبتیزازیان بکرێت بەڵێ خاتر ئەمێ زیاتر سەبارەت خاتوسرد بۆ راپۆرتە قسە بکەین کە نارتی ئامادەی کردو هەروەها پێش تەوەری یەکەم گفتوگۆکانمان دەست پێ بکەین راپۆرتەکە لە بەرنامەی بانی باش کوردستاندا پیشانی بینەران مادە کە کۆمەڵە گەنجێکن داوای لێبوردن لە کەسێکی دیاریکراو دەکەم بەڵام بە شازێکی زۆر ناشیا و داوای لێبوردن دەکەن لەوەی کە ئەوان گرتەی یاخود وێنەی ناشیاویان لە بەردەستی ئەو کەسەدا و ئەنە لە ڕێگەی ئەو داوای لێبوونەوە ئەم وێنانیان بنبڕ بێت یاخود نەمێنێت تۆ چی دەڵی سەبارەت بەمانە ئەو گەنجانە کە پەنادەبەنە بەر ناردنی وێنەی نەشیا و یاخود گرتە ڤیدیۆی نەشیا و لە ڕێگەی ئێمە کاری خراپیش ئەنجام دەدەن لە ڕێگەی ئەم وێنانەوە تا بتوانن بە دوور بن لە هەم لە توندوتیژی خێزانی هەم لە کۆمەڵگاش. من هیوادارم ئەم کچە گەنجانە مەسەلەن ئەتوانن یعنی یەکەمین جا بە گەتوشی کێشەیەکی وابوون زوو قسە لەگەڵ کەس و کاریان بکەن باوەڕ نەکەن بە هیچ
قسەیەکی خۆش و ئەمانە کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەروەها تکام لە دایک و باوکانە کە بینیتان مناڵەکانتان زیاد لەسەر ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بوون بتوانن قسەیان لەگەڵیان بکەن دانیشن لەگەڵیانە بزانن کێشەکانیان چییە چونکە ئەگەر لە ماڵەوە خۆشەویستی نەبێ بەدوایە گەڕێن ڕاستە ئێمە ئێستا کاتی کەرنتین و خۆ پاراستن و ئەمانەیە بەس بەڕاستی ڕوو لە دەرەوەکەن و بۆیش تووشی ئەم کێشانە بن ئەگەنە ئەو ڕادەیە بەداخەوە یعنی سێرەکەی ڕاگەاندنیش ئەوە نەتیشک ناکاتە سەر ئەم کێشانە هەتا بتوانین چۆن چارەسەری بکەیت یەکەمین شت ئەبێ یعنی بڕوا بە هەموو کەسێک نەکەی یعنی من نەفەر هەیە سۆندی بۆم خواردەوە بتێتی ئەم هێنێت و نازانم چی دوایی کە گەشتوینەتە نەفەرەکە ئەڵێ حاشەوە لیلە نا من نا باسی ئەم شتانەشم هەر لەگەڵی نەکردووە یعنی ئەمجە بۆیە وای لێ هاتووە نەفەرەکە لە ماڵەوە ڕای کردووە لە شارێکی تر هاتۆتە شارێکی تر قوڕ کراوەتە سەری و ئەمانە و هەتا زگیشی لێ هەیە ئێستا کە بەدوایە چین و ئەمانە سێرەکەی کابرا ئینکاری لێەکە بۆیە هیوادارم هوشیار بن بەم قسە نەرم و نەستەقانە باوەڕ نەکەن ئەمەیان لەلایەکی تر ئەمە بەرپرسی دایکوان و باوکانیشە بەس لێرە کێشەیەکی گەورە هەیە ئەگەر من دایک و باوکم نەخێندەوار بن نەوشیار بن چی بکەن نازانن وازانن مناڵەکەیان نەخێنێ نازانن خەریکی کەوتونەتە داوی ئەم کەسە خراپانە دوایی لێرەش ڕاگەاندن دەوری خۆی هەیە یعنی ئەبێ خەڵک و شیار بێتەوە زیاتر بەرنامەی تایبەتی زیاتر لەسەر بکرێ هەتا چۆن بتوانن خۆیان بپارێزن قوتابخانەکان چۆن مەسەلەن دەرسی ئۆنلاینیان پێدەن و ئەمانە ئەمە بابەتێکی سەرەکی بێ لە سەرەتاوە باسییان لەگەڵ بکەن هەتا خۆیان بپارێزن و نەگەنە ئەم ڕادانە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەمە بەشێکە لە ئیشەکانی خۆمان شکێمە لەگەڵ یونیسێف و ئەمانە ئیشەکەین کە تیشکەکەینە سەر ئەم بابەتانە زیاد ئێمە لەگەڵ کچە گەنجەکانە مەسەلەن دەخلی تایبەتمان هەیە ئەمە بەشێکە لەو دەخلە تایبەتەی کە لەگەڵ یانەکەین چۆن بتوانن خۆیان بپارێزن بڕوا بە کەس نەکەن و چونکە ئەمە نەهەر بڵێن تەشیر بە خۆیانەکە بە خێزانەکەی خۆشیانەکە هەتا باسی ئەم چیرۆکانانەشیان بۆکەین هەتا ئاگایان لە خۆیان بێ و خۆیان بپارێزن چکە ئێستا ئێمە گەباسی بکەین بەڕاستی بە سەتەها چیرۆک هەیە کە گەشتۆتە ئەو ڕادەیە کە هەوڵی ئینتیحاری دا و یان ئینتیحاریشی کردووە بەداخەوە بەس کەس پێی نەزانیوە لێرە زۆر گرینگە بزانی چۆن خۆتە پارێزی ئەمە یەک بڕوا بە هەموو کەسێ نەکەی ڕسمی شیاو یعنی ئەو ڕسمەی کە ئەتوانی بەجلەوە خۆتی پێ دەرخەی نە ڕسمی ناشیاو یعنی من بینیومە لەسەر ئاستێکی بەرز وشیاریشی هەبووە اینجا بەداخەوە کە ڕسمی ناشیاوی ناردووە ئەمەیان لەلایەکی تر هیواداریشم هەتا ڕادەی پۆلیس مەسەلەن یان ئاسایش زیاد دابەزنە ناو خەڵک زیاتر وشیار بکەنەوە هەتا هۆتلاینەکان بکەنە سەر پەیجەکانی خۆیان و لە میدیاکان ئێستا چۆن ڕیکلام بۆ کڕۆنە ئەکرێ ئەمەش کارەساتێکی گەورەیە هەروەکو کڕۆنەیە بەداخەوە کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ کە وەکو ئێوە لە راپۆرتەکەی خۆتانە باستان پێکرد ینی ئەمە کۆمەڵگە ئایا بەرەو چۆ ئەڕوە ئەمێت لە ڕووی یاساییەوە باسی بکەین ئایا سزاکان چین لە ڕووی یاساییەوە جنێودان و نازڕاندن هەما یاسا یەخ هەما سزا دەیانگرێتەوە و جیاوازیەکەیان چییە کام بڕگە و مادەیە کە جنێودان و نازڕاندن ئەچێتەوە قاڵبەوە بەڵێ ئێمە ئەتوانین بڵێن جنێودان ینی حکومەکەی وەکو ناوزڕاندن نیە چکە ناوزڕاندن کە تەشیری پێکرێ و خاستن بڵاوەکرێتەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە ینی وەکو بڵێ هەموو خەڵک پێیزانی ئەمجا لێرەیە لەسەر ئایا چەند زەرەرمەند بووە چەند ینی وای لێ هاتووە مەسەلەن گەشتۆتە ئینتیحار خێزانەکە باریان کردو لەو شوێنە نەماون خەڵک مەسەلەن گەڕاونەتەوە بۆیان کچەکانی تریان خێزانەکانیان هەڵوەشایەوە ینی خەڵک لێرەوە تەشیریان پێکە یعنی ئەگاتە حکمی مؤبەدیش مەسەلەن لەم حاڵەتانەی کە چکە سێرەکەی جارێک و دووجار نییە کە تەشیریان پێکات و ئەوانە یعنی یاسا ئێستا بەڕاستی زۆر توندە ئەمجا لێرە ئەبێ یعنی ئێمە ئاگامان لە خۆمان بێ لە زووترین کاتە هەتا بتوانین چەند لە سەرەتا بێ هەتا مەسەلەن ئەو کەسە شۆنەکەی نەگوازێتەوە بچێتە مەسەلەن دەرەوەی وڵات و ئەمانە بەداخەوە ئێستا سێرەکەین زیاتر ئەو ئایپیانەی کە بەکاری دێنن
هەمووی دەرەوەی وڵاتە بۆیە یعنی ئێستا بێ حکوومەت هەستێ بە پلانێکی ئیستراتیجی چۆن بتوانین ئێمە مەسەلەن ئەم کەیسانە بنبڕ بکەین لە ژێرەوە خەڵک زیاتر وشیار بێ یعنی ئێستا وای لێ هاتوو مەسەلەن یەکی لەو گەنجانە بە منەوە ئەوت گەنجێکی تر شانازی بەواکە کە کچەکان والێکە هەڵیە خەڵەتێنی و ئەیان باتە شارێکی تر بەداخەوەش لەو لا دوایی ئەیان فرۆشن و بەو تۆڕی لەش فرۆشی و ئەمانە کە بازرگانیان پێ ئەکرێ یعنی لێرە یاسا زۆر زۆر توندە ئەگەڕێمەوە ئەڵێم لەسەر ئەوەیە چەند زەرەرمەند بوو چەند بڵاو بووە زۆر جاسێرەکەی مەسەلەن بۆ ڕۆژێ جۆنەکە یان تەشیرکردنەکە بڵاو کاتەوە دوایی زوو مەسەلەن ئەیستڕێتەوە یعنی اینجا بۆیە یعنی ئەمە زۆر گرنگە ئێمە بتوانین چۆن خۆمان مەسەلەن بتوانین ڕسمی ئەو پەیجە بگرین ڕسمی ئەو بڵاوکردنەوە ئەو منشورە کە بڵاو کراوەتەوە ڕسمی بگرین هەتا دوایی بتوانین ئێمە بیدەینە دادگا و وەکو دەلیلێک و بە زووترین کاتیش بزانم من ئەچم لە چۆ شکایەتەکەم لێرە ئاسایش ئەمە اختصاصی ئاسایشە و ئەمنی وەتەنی لە ناوەند و خوار و عێراق لێرە هۆتڵاینی گەرمیان هەیە یعنی هیوادارم لێرە هەتا بە زووترین کات یعنی من بینیومە ئێستا مەسەن لە شاری کەرکوک لە کەمتر لە 24 کاتژمێرە توانیوانە چکە لە ڕێی تەکنۆلۆژیاوە بەڕاستی ئەگەنە ئەو شۆنە کەس ناتوانێت خۆی بشارێتەوە ئەگەنە ئەو شۆنە ئێستا جیهازی وایان بۆ هاتووە هەر وەکو بڵێ ئەگەنە ناو ژوورەکەی لە چوو ئەم شتانەی کە بەکارهێناوە اینجا بۆیە هەتا خەڵک زیاتر وشیار بێتەوە یاسا زۆر توندە ئەمە یەکێکە لەو جەریمانەی ئێستا یاسا زۆر بە بەڵام خات و سرود منەوێ پۆلێنی بکەین ئایا جنێودان یان ناوزراندن و تەشیرکردن لێرەدا زیندانی کردنیان چەند ساڵە واتە لە چەنەوە دەستپێکە بۆ چەند لە هەمان کاتدا لە ڕووی خەرامەوە چ کاتێک غەرامە ئەکرێن چ کاتێ زیندانی دەکرێن غەرامەکەشیان چەندێکە بەڵێ ئێمە یعنی لە جنێودان مەسەلەن ئەگاتە حەبس بەس کە تۆ تەشیری پێ بکرێ و زەرەرمەندەکەی گەورە بێ لێرە ئەبێتە سجن یعنی ئەگاتە هەتا ڕادەی 10 ساڵ لێرەیە یان کە زەرەرمەند زیاتر بوون مەسەلەن گەیشتە حاڵەتی ئەوەی خەڵک خۆی بگژێت و ئەمانە بەڕاستی ئەما بێتە قەتلی عەمدی یعنی ئەگاتە ئەو ڕادەیە کە تەعاملی لەگەڵەکرێ بە قەتلی عەمدی چونکە مەسەلەن ئەمە جارێک و دووجار نەبووە سێرەکەی مەسەلەن ڕسمی ناردووە بۆ مێردەکەی ڕسمی مەسەلەن ئافرەتەکە دوایی ناردوێتی بۆ براکەی یعنی ئەمە دیسان هەر ئیلحاح کاتەوە لەسەر ئەوە یعنی ئەمە لێرە حکمی کوشتنی عەمدی لەسەرەکرێت و ئەمانە بۆیە یعنی هەتا وشیار بن و ئاگادار بن یعنی ئەمە بەڕاستی حکومەکەشی لەسەر ئاستی زەرەرمەندەکەیە یعنی ئەگاتە 15 ساڵیش ئەگەر مەسەلەن دووسێ کەسی لێکوژرا یان سەرەکەی خێزانێک هەڵوەشایەوە حکومەکە لەسەر ئەم ئاستا بێ بەس گەجنێودان بێ ئەگاتە ڕادەی حەبس ئمجا تۆ ئەتوانی لێرە تعویزی مادیش ئەویش لەسەر ئاستی زەرەرمەندەکەیە ئەگەر مەسەلەن ئەی قرسێنن مەسەلەن خۆی چەند داواکات لەسەر ئاستی ئەوە سێرەکەن چەند زەرەرمەندە ئەوەندە میلیۆنە مەسەلەن ئەگاتە هەتا ڕادەی مەسەلەن 5 میلیۆن و ئەمانە اینجا لەسەر ئەوەی جۆندانێ ئایا تۆ گە تەشیر بکەی تەشیرەکە بەڕاستی حکومەکەی زۆر زۆرە اینجا و باسیشمان لێ کرد لەسەر ئاستی زەرەربەندەکەی بێ دەها محتەمە خۆی ئەمە ئەکاتە مقیاسێ ئایا چەند زەرەرمەند بۆ چەند خەڵک بینیوێتی ینی بەداخەوە چەند خەڵک شێری کردووە اینجا زۆر جەسێرەکەی ئێستاش خاستن ئێمە بەرەو دەنگدانە چین و کێمە زانین لە هەڵمەتی دەنگدانی ڕابردووی پەرلەمانە تەشیر بە چەند کەس کرا ئێستا من ئاگام لێیە کە لوجنەیەکی لەسەر ئاستی هەموو عێراقی بۆ دانراوە کە ئەم حاڵەتانە زۆر بە توندی تەعاملی لێ ئەکرێ بۆیش ئێستا جەماعەتی ئەمنی وەتەنی و ئاسایش زۆر
ئاگان لەم شتانێ و متابعە شەکرێ جا هیوادارم ئەم خەڵکانە یعنی نەختێ بەخۆیانە بچنەوە پێشەوەی تەشیر بە یەکێ بکەن و یان ناوی یەکێک بزەڕێن. بەڵێ ئەمێ بێمە سەر لە ڕووی سزای یاسایی ئەو کەسانەی کە بێگە و شوێنە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا دیارە و بوونی هەیە بەڵام لایڤەکەکەنەوە بە پێی پێگە جیازەکانی تۆڕە کۆمەڵاتیەکان دەسەکەن بە تەشیرکردن یاخۆ جنێودان لێرەدا پێویستە کێس کاڵە لەمانە تۆمارکات ڕۆڵی داواکاری گشتی چی دەبێت ئایا ئەمانە پەیوەندی بە مافی مرۆڤی گشتی و دەوروبەرەوە هەیە؟ بەڵێ ئەمە زانیت چۆنە ئێمە شتێکمان هەیە ئەڵێن یعنی ئەخلاق و ئادابی گشتی ئەمە لە زمنی ئەخلاقی کۆمەلگای ئێمە نیە گەشتێک ناشیاو بوو دوور لە ئەخلاقی کۆمەلگا بوو لێرەیە یعنی ئایا صاحبی پیجەکە لێرە بەرپرسە بێ مەسەلەن گە من پیجێکم هەبوو یەکێشتی لە ناو کۆمنتەکانە شتی بڵاو کردەوە منە بێ وشیار بم بەرپرس بم لەسەر ئەوەی کە بتوانم بە زووترین کات ئەو کەسە بلۆگ بکەم و کۆمنتەکەی لێرە بسڕمەوە ئەمەیان لەلایەکی تر ئەگەر مەسەلەن ئەتوانێت بەرپرسی ئەو پیجەش بە زووترین کات مەسەلەن ئیتصال بە ئاسایش و ئەمنی وەتەنی بکە ئەم ئەکاونتە هەیە مثلەن ئەم کۆمنتانە داگرێت و تەشیر بەم خەڵکانەوە ئەکا و هەروەهاش مەسەلەن ئاگە تەشیری بە کەسێک کردبێ ئەو کەسە خۆی ئەتوانێ یانگە کەسێک گە سکرینەکەی گرتبێت و ئەتوانێ ئەوی ئایا بەرپرسی پیجەکە بێ یان ئەو کەسە بێ کە تەشیر کراوە ئەوان ئەتوانن ئەو داواکەت لێرەیە تەسجیل بکرێ. لێرەش مەسەن ئێمە زۆر کە لەو کەیسانەمان هەیە بەداخەوە ئەوەی کە تەشیریان پێکا لە دەرەوەی وڵاتە سێرەکەی مەسەلەن برادەری بۆ هەموو هاوڕێکانی یەنێرێ کە جاران ئەیناسی وای لێکە اینجا سەرەکەی مەسەلەن کۆمنتی بۆ نێرێ و ڕسم و شتەکان وای لێکە هەتا سومعەتیان یعنی ئەزارێنێ ئەمەیان لەلایەک و سەرەکەی مەسەلەن ئەگاتە ڕادەی کوشتن یعنی ئێسامە مەسەلەن دوونێ کەیسێکی وامان هەبوو ئایا ئەم دوو ئەکاونتە تەشیر بێماکەن کە بەدوایە چینەوە سەرەکەی هەردوو ئەکاونتەکە یەک کەس ئیدارەیەەکە کە یعنی خەریکی تەشیرکردنی ئەو خێزانەیە داها ئەمە وای لێ هاتووە چۆن مەسەلەن تۆڵەیەکی عەشایریە بێ ئێستا مەسەلەن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆر بە ئاسانی لێرە تەشیریان پێ ئەکرێت و ناویان بەناشرینی ناویان دێنن ینی بەداخەوە ینی نازانم کە ئێمە کۆمەلگا ئەخلاقێکی خۆی هەیە و هەڵسوکەوتێکی تایبەتی خۆی هەیە بەداخەوە ئێستا ئەم مەبدە و ئەم ئەخلاقە خەریکە یعنی شتەکان هەمووی لەدەسەدرێ هیوادارم خەڵک بەخۆیان بچێتەوە چونکە ئێمە ڕاستە ئێستا کۆمەلگا پێشکەوتووە تەکنۆلۆجیا هەیە هەروەها مەسەلەن ئەو کۆمەلگایانەی لە دوای شەڕە ئەزانین وەکو بە شێوەیەکی گشتی چونکە ئەوەنە ناخۆشیمان بینی لەم ماوەیە وای لێ هاتووە خەڵک یعنی زیاد ئەوەنە سقەی بە یەکتر نەماوە بەس نەگە یعنی بەداخەوە کە گاتە ئەو ڕادەی کە سمعەت یەکتری بە تەشهیر بکرێ لەسەر ئاستی ئەم پەیجە کۆمەڵایەتیانە هیوادارم خەڵک بەخۆیان بگەڕێتەوە حکوومەت پلانێکی استراتیجی هەبێ بگرێتە ناو بەرنامەی خوێندنە لە قوتابخانەکانە باسی ئەم شتانە بکرێت چۆن لە دەوڵەتەکان مثلەن لە یابانە ئەمە لە زمنی ئەخلاقی گشتیە کە خەڵک بتوانێت ئەبێ خەڵک بەو هەڵسوکەوتە من هاوڵاتیەکی تەندروستم لە ناو کۆمەلگایە بەس ئەگەر من و ئەخلاقم وا نەبوو من هاوڵاتیەکی ناتەندروستم لێرەیە من زۆر جا باسیش یەکەم ئەم بەرپرسی ئەو پەیجەی کە ئێوە راپۆرتەکەتان لەسەری کرد باوەڕکە نەخۆشی دەرونی هەیە چونکە ئەوەی وا بکات دوورە لە مرۆڤایەتی هیوادارم ئەو کچە گەنجانەش بە شێوەی جوان و بە قسەی نەستەق هەڵ نەخەڵەتێن ئەمە نەتیجەیەتی کە ئێوە پیشانتاندا لە راپۆرتەکەیە با ئەمە ببێتە دەرسێک و عبرەتێ هەتا هەموو گەنجان ئایا بە کچ و کوڕ هەتا ئیسفادەی لێ بکەن بەس من لێرەیە ئەڵێمەوە بەس کچان نین ئەکەونە داوی ئەم کەسە خراپانە باوەڕکە پیاوانیش کەوتونە کوڕانیش ئەکەونە داویان کە گەشتۆتە ڕادەی بەس بەداخەوە
ئەوان لەلایەن مەسەلەن بەڵێ یاین لەلایەن مەسەلەن ئافرەتێکەوە بکە مەسەلەن واکەن مەسەلەن سکای پکاتەوە یان لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یعنی وان لێکەن هەتا تەسویریانەکەن و دوایی تهدیدیانەکەن ئێمە بە چەندەها حاڵەتمان ئێستا بینیوە چونکە لێرە بەس کچ ناکەوێتە داویان نەخێر کوڕان و پیاوانی شەکەون چونکە لێرە یانەوێ کۆمەلگا زیاتر هەڵوەشێنەوە خێزانەکان زیاتر هەڵوەشێنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ خاتوستروت ئەحمەد پارێزەر و بەرپرسی لقی کەرکووکی کۆمەڵی عێراقی سپاس بۆ ئامادەبوونت کە لە تەوەریەکەین بەرنامەی بانی باش کوردستان